بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتتان باش بە ئومێدی دڵخۆشی و ساغ و تەندروستی هەموو لایەکتان هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی بە کاتی عەقڵ. ئەم بەرنامەیەمان تایبەت کردووە بە زمانە هەڕەشە لەسەرەکان. خەڵکانێکی زۆر هەن ئێستا کە بە کوردیەکی خۆش و شیرین و پارا و قساکەن، بەڵام قەت بیریان لەو نەکردوێتەوە کە ئەگونجێت ڕۆژێک لە ڕۆژان ئەم زمانە لەسەرم هەسارەی ئێمە کەسێکی دیکە یەک کەس نەبێ قسەی پێ بکات، یاخود تاکە ئاخێوەرێک نەبێ قسەی پێ بکات. ئەم هەڕەشەیە لەسەر زمانی کوردی هەڕەشەیەکی جددیە، چونکە تاکە زمان نییە کە هەڕەشەی لەسرە، زمانێکی گەورە و بەرفراوانی وەکو عەرەبی کە 422 ملیۆن ئاخێوەری هەیە، یەکێکە لەو زمانانەی کە بە وتەی سۆسیۆلۆگێکی گەورەی هی عەرەب کە ناوی تاهر لەبیبە یەکێکە لەو زمانانەی کە هەڕەشەی جددی لە ناوچوونی لەسرە. بە پێی پێشبینی و ئامارێکی هیرەخراوی یونسکۆش زمانی عەرەبی یەکێکە لەو زمانانەی کە تا کۆتایی ساڵی 2100 هەڕەشەی جددی لەسرە، لە کاتێکا زمانێکە کە زمانی قورئانە، کە زمانی ئەتوانین بڵین کتێبی پیرۆزی ملیارێک و ئەوەندە مسڵمانە، و لە هەمان کاتیشا ینی مێژوویەکی دوور و درێژی لە ئەدەبیات و لە کتێب و لە ئەنواع ئەشکاڵ نووسین پێ نووسراوە. ئەگەر زمانێکی ئاوا هەڕەشەی لە ناوچوونی لەسەر بێ، ئەی زمانی کوردی کە ئەویش هەر زمانێکی ڕەسەن و سەنگین و بگرە دێرینتریشە لە زمانی عەرەبی، چۆن نابێ هەڕەشەی لەسەر بێ؟ لە کاتێکە ئاخێوەرەکان پێی کەمترە، دەوڵەتی نییە، زمانی میلەتێکی پارچە پارچەکراوە. بۆیە ئەو زمانی ئێمە کە ئێستا قسەی پێەکەین یەکێکە لەو زمانانەی کە لە چوارچەوەی ئەو زمانانەی هەڕەشەیان لەسرە یەکێکە لە زمانەکان. ئێمە لە ئێستاوە ئەم بەرنامەیە وەکو جۆرێک لە زەنگی هوشیارکردنە، وەکو جۆرێک لە هۆشداریدان تۆمارەکەین بۆ ئەوەی کە بڵین پێویستە بکەوینە خۆمان تا ئێستا زۆر شتمان بۆ ئەم زمانە نەکردووە ئەبێ بیکەین، پەرژین و قەڵغان سەنگەرماندانە ناو بۆ پاراستنی بێ بیکەین. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە گرنگە کە لە مەودای نزیکە ئەچینە ناوی و لە مەودای مامناوەندا زمانەکەمانەکەوێتە بەر هەڕەشەی جددی و لە مەودای دووریشە هەڕەشەی پوکانەوەی لەسرە، بە باش مزانی و خۆم بە خۆشحاڵە زانم کە میوانداری دوو ئەزیز و خۆشەویستم کردووە کە مهتەمن بە زمان و باەخێکی گرنگ بە زمانێ. دکتۆر مؤمین زەڵمی، بەخێربەی دکتۆر جان، لەگەڵ کاگنەوە بکرجی. یاخوا بەخێربێ. زۆر سپاس دەکەم خێر بن. کاتێک لەگەڵ هەندێک هاوڕێیە باسی بابەتی پرسیاری بابەتی بەرنامەکان لێکردم، وتم زمانە هەڕەشە لەسەرەکان، بەس دووسێکیان وتیان ئەو بابەتی ئێستانیەوە. پێتان وایە کە بابەتی ئێستانی حەزەکە مەردووتان وەڵامیەوە؟ وڵاتە دەستەکانە خۆش بێ، یوای سەرکەوتن بۆ بەڕێستان سڵاو ڕزمەیە. بابەتی زمان بۆ خۆی باشەکەی لەوەیە کە هەمیشە گەرمە، ینی چەندە خەڵکێک حەز نەکات باسی بکات، چەندە خەڵکێک حەز نەکات بەرەو ڕووی بڕوات. ئەم بابەتێکە بە بەرداویم بە گەرمیە مێنێتەوە، بابەتێکە قسە هەڵگرە، بابەتێکە کە زۆر پێویستی بە خەم خواردنە. ئیتر ئەو زمانە لە هەر کۆمەڵگەی کابێت. جا کۆمەڵگەی ئێمەش بۆ مانایی کە خەمی زۆرمان هەیە سەرباری خەمانە، ینی زمانی خەم خواردن بە زمان سەرباری ئەم گۆشەیەکی زمانە هەڕەشە لەسەرەکان پێ دوایە، ینی چکە پیان وایە ئێستا زمانی کوردی پرستیژێک و هێزێکی گەورەی هەیە، ڕەنگە شتێکی وارید نەبێت کە ئێستا باز لە هەڕەشە بکەیت. من زۆر جارم قسەیەم کردووە، ڕەشبین نیم بەرامبەر بە زمانی کوردی بە شێوازە فراوانەکەی، چونکە زمانێکە بمانەوەی نەمانەوێ دەسەڵات پێی خۆش بەیان نەبێت لە هەر چوار پارچەکەی کوردستانە تا ڕادێکی زۆر باش لە گەشەیە، و ئەم گەشەیەش گەشایەکی گلۆباڵە لە ئەسەر ئاستی جیهانە بەبەرە و فراوانبوونی زیاترە ڕوا. بەڵام ئەوەی کە تا ڕادێک دەتوانین بڵین هەڕەشەی لەسەر یان مەترسی لەسرە، ئەوە پرستجی زمانی کوردیە، شکۆمەندیە بۆ زمانی کوردی، ینی ئەو شانازیکردنەیە کە هەر تاکەی کورد پێویستە بە زمانەکەی خۆیەوە بکات. ئێمە لەم ڕۆ کەم تەرخەمیمان هەیە، لەم ڕۆ گرفتمان هەیە لە بواری نەبوونی دڵسۆزی و خەم خواردنەوە بۆ گەنجینەی زمانەوانی سکۆپەس، کۆرپەسی زمان و گەنجینەی زمان ئێمە گرفتمان هەیە. ئێمە لە بواری پلاندانانی زمانە گرفتمان هەیە، کەم تەرخەمیمان هەیە، مەترسی هەیە. ئەمانە هەمویان ئەتوانین بە شێوازی جیاجیا لی بڕوانین و پەنجەرەی جیاوازی بەڕوا بکەینەوە. بۆیش ڕاستە کۆی زمانەکە زمانی کوردی لە مەترسیا نییە،
کۆی پرۆسەکە پرۆسی مامەڵەکە لەگەڵ زمانی کوردی لە هەڕەشیان نییە بە شێوازە فراوانەکەی بەڵام هەموو ئەو پایانەی کە لەسەری وەستاوە لە مەترسیان ڕاست ینی قسەکەی لەسەر ئەمەوەیە هەموو زمانێک سەر چوار پای سەرەکیە وەستێک کە بەڕاستی پایەکانی زمانی کوردی ئەتوان بڵێن تا ڕادێک لەنگن بەڵێ قسە لەسەر ئەواکەین زوو هۆشدارێ درێ بەوەی کە شاری ئەستەمبول ڕوبەڕووی بوومەلەرزەیەکی حەوپلەی ڕێختەری ئەبێتەوە وەکو باسەکرێەوە ئەنی هە لە ساوە دەسەڵاتدارانی هی تورکیا خەریکی ئەوەن ئەو بینانەی کە زۆر کۆنن زۆر مەعەڕەزن بۆ ڕۆخان و ئەوانە چاچیکن پێم وابێ هەڕەشە لەسەر زمان ئامادەکاریە بۆ ئەگەرێکی ئالەم بابەتە بۆ مەلەرزەیەکی لەم بابەتە کە ئەکرێ زۆر ڕوێران کردبێ و ئەکرێ ڕوژنەیە بەس پێت باش نییە ئێمە لەسا خۆمان ئامادەکەین ئەگەر زمانی کوردی ژەنەو زمانە هەڕەشە لێکراوەکانە بێ بێگومان پێم وایە کە هەر پێویستەکە من پێم وایە ئەگەر زمانی کوردی زمانی لە 8 ملیار کەسەکە هی سەرزەوی زمانی 4 ملیار کەسیش بێ هەر پێویست ئەکا کاری بۆ بکرێنین پێم وایە پەیوەندی بەوە نییە کە تەنها لە کاتی هەڕەشە ئێمە ئاوڕی لەبینەوە چون لەو کاتێ بەڕاستی تا ڕادی زۆرەکەوێتە تنگانەوە و لە دۆخی تنگانەشە بەڕاستی مامەڵەکردن زۆربەی کات مامەڵێکی دروست نییە زمانی فەڕەنسی دەستگایەکی زل و زەبەلاحی حکوومەتی فەڕەنسا دەستگای زل و زەبەلاحی بەنای دەستگای فرانکۆفۆنیەوە زمانی فەڕەنسی زمانی نازم یەک دنیا خەڵکە نازم بەڕاستی ئامارەکەی بەڵام هێشتا هەر حکوومەتی فەڕەنسی لە پشت زمانەکەی وەستی و بەردەوام خەریکی ئەوەیە کە وابکە کە زمانەکە ڕوبەڕووی ئەو هەڕەشانە نەبێتەوە پێما بە چوارم زمانی گیانە لە دوای ئیسپانیەوە ئینگلیزی چینی ئیسپانی و فەڕەنسی بەڵێ اینجا هەر ئەو هەوڵانشی بۆ ئەدرێ زمانی ئینگلیزی ئەو هەموو هەوڵی کە لەگەڵی ئەدرێ خۆ ئەمڕۆ هیچ گومانی لەوانەیە کە زمانی ئینگلیزی ئەو زمانی ناوەندی جیهانە بەڵام هەر هەوڵیشی لەگەڵ ئەدرێ لەبەرەوە بۆ زمانی کوردیش هەر هەمان بابەت گرنگە لەسەر ئەو قسەی کە گویا ئەمڕۆ ڕۆژی ئەوە نییە بەڕاستی وانی هەموو ڕۆژێ پاراستنە پێم وایە ئەو بیر و بۆچوونە زۆر هەڵەیە وەزەم هایدگەرە ئەڵێ زمان ماڵی بوونە ئێمە هەرچیەک ئەەکەین لە ڕاستیا لە زمانەوە ینی ئەو باسی هەر شتێکین ئێمە بە زمان باسیەکەین بیر لە هەر شتێکین و ئێمە بە زمان بیرەکەینەوە زمان خودی زمانەکە خۆی کرۆکی بوونەکەمانە جا لەبەر ئەوە ئەگەر بڵێ هەڕەشەیەک لەسەر ماڵەکە نییە بەڕاستی هەڵەیەکی زۆ گەورە ئەگەر دوایی ڕووخا بەسەرتا هیچ شتێکی نامێنێتەوە بۆ من زمانی کوردی گرنگترین بناغی نەتەوایەتیمانە گرنگترین پایی نەتەوایەتیمانە کە ئەگەر زمانی کوردی نەمێنەیە هەڕەشەیەکی گەورەی لەسەر بێ بوونی نەتەوایەتیشمان ڕاست بە تایبەتی کێستایەکێک ئەتوانین بڵین تاکە یا جیاکەرەوەی هی ئێمەیە لە نەتەوەکانی دیکە چکە هەم لە ڕووی جلوبەرگەوە هەم لە ڕووی بیناسازیەوە لە ڕووی کولتورۆ خەریکا زۆر لە نەتەوەکانی دیکاچین زمان بە زمان هێشتوێتەوە ئەتوانین بڵین کێکە لە پێکەنەرە سەرکیەکانی شناسی ئەمە ڕاست بۆیە مادام یەکەم یەکێکە لە پێکەنەرە هەرە گرنگەکان وە شاپێکێنەرە پێویستە زۆری ژاگامان لێبێ ڕاستە سابوون ئەوانی کە پێیان بڵێن ئەمریکیە ڕەسەنەکان نەژادەکان تا بەیانی بۆ خۆی بڵێ من ئەمریکی نازام چیوەمانم زمانی نییە بە زمانی ئینگلیزی قساکە هەنی هەر مەگەر دڵی بۆ خۆش بێ کە شێوازی جلگۆڕی نوشتەکەی شتێکی تبێمان ژنا زمانی نییە بەڕاستی ئێمە هیچ نەبێ کاڵین کوردین زمانێکمان هەیە شتێکمان هەیە کە پاڵی پێوە دەینەوە لەبەرەوە پایەکی زۆ گرنگی نەتەوایەتیمان ڕاست دەستخۆش دکتۆر جان هەڕەشە لەسەر زمان بۆی کە بینەرەکان بزان باز لە چەکەین باز لە هەڕەشە لەسەر زمانەکەین پوکانەوەی زمان مردنی زمان ئەم شتە یعنی چی ئەگەر بە وردی بۆ ماڕوونکەیتەوە کاگیاسین ئێمە لە زانستی زمانەوانیە بابەتێکی جاکراوەمان هەیە پێوتری ئەپلای لینگویستیکس زمانەوانی کردارێکی ئەمە لەسەر ڕۆڵە جیاوازەکانی زمان قسەکات ئێمە بیرمان نەچێ من پێم وابێ بۆ هەمومان پێویستە جارێکی تر سەری پێناسەی زمان بکەینەوە زمان ئەو پێناسە سادەی نییە کە پێشتر فێری بووین لە قوتابخانەکان خوێندومانە بەڕاستی باشترین پێناسە بۆ ئەوەیە کە باسی بینینی زمان لەو کۆمەڵگەیا بکەین کە بۆیش زانستێکی تایبەت جیاکراوەتەوە بە ناوی سۆسیۆلینگویستیکس یانەوەی کە بە کوردی پێوترێ کۆزمانەوانی کۆزمانەوانی قسەکردن لەسەر بینینی ڕۆڵێکی تەواوی زمان لەناو کۆمەڵگەیە و پەیوەندی نێوانم زمان و کللتور پەیوەندی نێوان زمان و میدیا پەیوەندی نێوان زمان و سیاست پەیوەندی نێوان زمان و بازار پەیوەندی نێوان زمان و بڵێن بزنس هەموو ئەمانە کاتێک کە سەیری زمانەکە ئەەکەی ئەبینی کە لە کام سێکتەری جیاوازە زمانەکە کەم تەرخەمی بەرامبەر هەیە لە کام سێکتەری جیاوازە زمانەکە
با بڵین بەباشی ناتوانێت دەرکەوێ کاتە زمانەکە ئەکەوێتە بەردەم هەڕەشەوە کەوێتە بەردەم مەترسیەوە ئێمە ئەگەر لە کۆتایی هینەکەەوە تێگەشتنەکە بۆ مردنی زمان لە ناوچوونی زمان هەڕەشەی لەسەر زمان بۆستمەوەیە کە بەڕاستی تەنانەت سیاسی گەورەکان سەرکردە گەورەکان تێگەشتێکی زۆر هەڵەیان هەیە بەرامبەر بەمە ینی سەرکردەی وڵاتی زۆر گەورە هەیە پێی وایە ئەگەر وڵاتەکە تەنیا یەک زمان هەبێ من نیشانی یەکگرتووی وڵاتەکەیەتی لە کاتێکا کە بەر لە ناو بردننی زمانەکە بە هەڕەشە دروستکردن لەسەر پارچەیەکی زمانەکەی پارچێکی گەورەی نەتەوەکەی لەناو بردووە پارچێک نەتەوەی گەورەی کللتورەکەی لەناو بردووە پارچێکی گەورەی سەروەتە ئەدەبی و معریفەکەی لەناو بردووە ئەمە بەڕاستی وا ئەکات کە بەڕاستی تێگەشتنمان بۆ ئەوەی کە پێوترێ هەڕەشە لەسەر زمان مردنی زمان بە تێگەشتێکی فراوانتر بێت ئێمە چەند تایپێکی جیاوازتوانین بیشوپێنین بە ئەو ئاژەڵانەی کە ئێستا ئینقیوانی چکار ئینقیرازیهی لوغەیە کاگیاسین ئێمە چەند تایپێکی جیاوازمان هەیە بۆ مردنی زمان تایپێکمان هەیە پێوترێت گراجوەل لانگویج داث ئەوەیە کە زۆر لە سەرخۆیی ئەم پرۆسەیە ڕاتە پێشەوە ینی ئەمە پەیوەندی بە زمانی زاڵەوە نییە زمانی باڵادەستەوە نییە ئەوانە قسەی پێکەن وەدەوردان زمانمان هەیە فەرمی بووە بۆن من زمانی عیبری بۆن من زمانی یۆنانی لاتین با بڵێن ئەم لاتینە زمانێکی باڵادەست بوو لە زمانی خۆیان و خۆدانزان فەلسفەی دنیا بە لاتین داڕێژاوە بەڵام لە کۆتاییە لە ناوچووە دواتر جارێکی تر زیندوو بوونەوەی زمان ڕوویداوەتەوە کە ئێمە بینین لە ئیتالیا و لە بابەتە عینەکانە دەرکەوتەوە زمانی عیبری بە هەمان شەو جارێک لە ناوچوەتەوە دیسان جارێکتر لە شێوازی مۆدەرنا دەرەکەوێتەوە لە کاتێک ئەم زمانان زمانی فەرمی بوون تایپێکی ترمانەوەیە کە بەس زمانەکە لەسەر ئاستی بەخش فەرمی وڵی ئەو زیندووکردنەوەی زمانی عیبری بۆ من سەرنجڕاکێشەیانی لە کتێبەکانەوە دەرەهێنرێتەوە سەر لە نوێکرێتەوە بە زمانی خەڵگانی ئەمە ئەومێدێکمانایەتێ بەوەی کە ئەگەر ئەدەبیاتێکی بەهێستە بێ و نووسینێکی زۆر تەبێ و قوڵاییەکی زمانەوانی مێژووی تەبێ ئەگەر زمانەکەت ئاخێوەریشی نەمێنێ قسە پێکەریشی نەمێنێ بە جۆ لە جۆرەکان توانی زیین ئێمە هینەی دەنابێت بە ئارگومنتێکەوە بەسمەوە کە من زۆر جار باسم کردو من لە ساڵی 1920ەوە کە پرۆسەی ئەتاتۆرکیزم لە تورکیا دەستی پێکرد گۆڕینی ئەلفبا دەستی پێکرد منە ئەلفبای ئارامیمان گۆڕا بە ئەلفبای لاتینی ئەم هەوڵە لە 20ەوە تا 2000ەکان بەلایانی کەمەوە کۆمەڵی کۆنفرانسی جیاوازی بۆ سازکرا کۆمەڵی هەوڵی زۆر دراکە ئەلفبای کوردی خۆمان باڵین لە کوردستانی باشوور لە ئارامی و بگۆڕین بۆ لاتین دەوڵام زۆر ئارگومنتێکی زۆر بەقوت هەیە کاگیاسی ئێمە سەروەتێکی زۆر گەورەی معنەویمان هەیە لە پشتەمەوە ئەدەبیاتێکی زۆر دەوڵەمەندمان هەیە ڕۆشنبیرێکی فراوانمان هەیە ساڵی 1990 کە ڕۆژنامی کوردستان دەرەچێت بە دۆکۆمنت تا گەڕانەوە بۆ هەموو ئەو پارچە شعرانی کە هەمانن تا هەزاران دێڕی نووسراو کە لە پێشوە هەمانە هەمووی بەم ئەلفبایەیە تۆ چۆن دەی ئەمە ئەلفبای لە ناو ئەبەی ینی ئەمە تەنها قسەکردن نییە لەسەرەوەی کە وڵا ئێمە بەرەو گلۆبەلایزیشنە ڕۆین بەرەو جیهان گەرایی دنیایی ڕۆین نەخێر ئەمە بەڕاستی کوتانێکی توندە بەسەر مێژوویەکی دوور درێژی میلەتەیە کوتانێکی توندە بەسەر سەروەتێکی زۆر گەورەی ئەم گەلەیەکە لە ڕابردووە هەیەی یەکێک لە ڕێگەکانی تری لە ناوچوونی زمان تایپەکانی تری لە ناوچوونی زمانەوەی کە لە خوارەوە بۆ سەرەوە دەست پێ کردووە ئێمە زمانمان هەیە بە دەقیقەن زمانی لاتی نتوانم بۆ نمونەیەک بیانمەوە ئاخێوەرەکانی زۆر کاڵبوونەتەوە زمانی عیبری جناب باست کرد ئاخێوەرەکانی تا ڕادێکی زۆر کەم بوونەوە بەڵام کاتێک گەبێتە زمانی فەرمی دەوڵەت ئیسرائیل دێت بەڕسمی بانگەشەی بۆ کاری بۆ کان میدیای بۆ هەڵسوڕێنێ وا ئەکات کە پلتفۆرمە گەورەکانی دنیا کاری پێ بکەن ئێستا عیبریەکێک لە مۆدرن عیبریەکێک لە زمانە بەناوبانکانی ڕاست بە تایبەتی توێژ جزانکۆکانی هی ئیسرائیل توێژ یەکێکن لەوانەی کابزانام ساڵانە 15,000 توێژینەوە زۆر باش مان هەیە لە مەجاالەیە ئێمە سپۆلسکیمان هەیە کە واتەکەواتە بچووکی زمانەکە یا هەرچەند زمانی عیبری زمانێکی بچووکە چکە زمانی بایبڵ و بڵین زمانی پەیمانی کۆنا و تا ئەندازێکی زۆر هین یعنی بڵین طریقەتێکی سۆفیەک و قەبالە یەک دنیا ئەدەبیاتی گەورە لە پشتێکی بەڵام بەراورد بە زمانەکانی وەکو ئینگلیزی ئیسپانی لاتینی ئەوانە زمانێکی یعنی هینە چکە جوولەکەش یینێک ئاینێکی بڵین کەڵتێکی داخرا و ئەوەی و بە لە ڕێگەی خوێنە ئەگوێزرێتەوە تا ئەندازێک لە جۆغزێکا ماوەتەوە مەبەسم لەوەیە کە سنوورداری ئەم زمانە ڕێگە ناگرێت لەوەی کە زمانێکی بەهێز بێ بە تایبەتی ئەگەر تۆ یەکەم معریفە فەلسفە و زانست و تەکنۆلۆژیای پێبەرەمبێنی خۆی کاگەسین ئەرزم کردی کۆمەڵێک هۆکاری ڕئیسی هەن کۆمەڵی هۆکاری سەرەکی هەن بۆی کاریگەری لەسەر زمانەکە لەم کۆمەڵگە بدرۆشێنەوە بەلانی کەمەوە کە ئەتوانی بڵێن یەکێک لە گەورەترین هۆکارەکان سیاسەتە سیاست توانێت ڕۆڵ بگێڕێت لەوەی کام زمان لە دنیا ئەمێنێتەوە
سیاست دەتوانێت ڕۆڵ بگەڕێ کام زمان ڕۆڵی دیاریکراوی خۆی هەیە بۆیە عیبری بەم سیاستێکی جیاواز هات و تا ڕادێکی زۆر باش خزمەتی خوان کرد من ئارزم کردی سپۆلسکی کە ساڵی ڕابردوو دو ساڵ ڕابردوو وەفاتی کرد یەکێ لەو ڕەمزە گەورانەی زمان لە دنیای ئێمە کە لە زانستی زمانوانیا پشتی پێبەستین کە بەداخەوە لە دەستماندا لە دو ساڵی ڕابردووە زانایەکی گەورەی جوولەکە بوو بەڵام سەرنووسەری گەورەترین گۆڤاری سیاستی زمانی بوو لە دنیاە ینی هاوڕێکی بەڕێزی ئەمە بکات زۆر جار مانتوانی گفتوگۆی بۆ بکەین و بەڕاستی توژنەوەی هاوەشمان هەبوو لەسەر زمانی کوردی و دکتۆر جان دەست خۆش تقریبا چوارچێوێکی گشتیت بۆ هەڕەشە لەسەر زمان ڕوون کردەوە دێمە لای کاکێنەوە زمان باسمان لە مردنی زمان کرد بەس زمان چۆن بە زیندوی هەڵبێتەوە ینی چونکە زمان هەیە هەرچ زمانی لاتینی زمانێک بووە ینی ئەتوانین بڵین لە دوای پوکانەوەی حەزاری یۆنانی و گواستنەوەی مرکزەکە بۆ ڕۆما ینی زمانێکی زۆر پرستیژ و گەورە بووە ئەو هەموو قەیسەرە قسەیان پێکردووە شتیان پێنووسی و مۆفەی لە سوفە گەورێشی شرۆسنیکە هەرێکێک لەوانەی تر ینی پێیان نووسیوە ئەوە بەڵام سەرباری ئەوە سێرەکەی ئیمپراتۆرەتی هەبوو کەچی سێرەکەی هەر طبعا زمانی ئاینیش بۆ زمانی بەشێک لە پەرستش و ئەوانە بۆ بەڵام هەر پوکاوەتەوە یعنی ئەتوانین چ شتێک وە ئەکات زمان بە زیندوی بێنێتەوە و نەهێڵێ لە ناو بچێت لە کاتێکا بۆ نمونە ئەم زمانە گەورانە بینین لە بەرچاومانە پوکاونەتەوە مردوون کاکاسین پێویستە پێش ئەوەی قسە لەسەر زیندوو هێشتنەوە بکەین جیاوازی هەڕەشەکان جۆری هەڕەشەکان دیاری بکەین و بۆی بە ئاگاییەوە قسە لەسەر ئەوە بکەین کە پرۆسەکە چییە و چۆن پارێزی لێ ئەکرێ زمانی لە ناوچوو لەگەڵ زمانی مردوو دوشتی جیاوازن لە ناوچوونی زمان لەگەڵ مردنی زمان دوشتی جیاوازن لە ناوچوونی زمان ئەو زمانانی کە لە ناوچوون واتە زمانێکە هیچ دۆکومنتێکی نەماوە نە ڤیددیۆیی نەنووسی نە تۆمار هیچ شتێکمان نییە تەنها ئەوەنە ئەڵین بۆ مناڵین زمانی میدی بەڵام ئایا بەڵگەیەکمان هەیە کە ئەم زمانە هەبووە نووسراوێکمان هەیە نە ئەلبەت زۆر دڵنیانی بۆ زمانی میدی بەس تەنها بە نمونە هێنامەوە زمانێک کۆنە بەچی ئازانین کە زمانێکە بۆ لە نووسراوی کەسێکا بۆ منە هیرۆدۆت لە شوێنێکا وتوتی ئەو خەڵکی ئەوێ بە میدی قساکەن ئەبەم شوێ ئەزانین کە زمانێکە بۆ ناوی میدی بووە لانی کەم هیرۆدۆت وتوێتی ئەم زمانە هەبووە خۆڵانەشە نەبوو بێ لە ڕاستی لەوانەیە هیرۆدۆت بە خەڵەوت بێتی میدی بەڵام زمانێکە بەس ئێمە هیچ بەڵگەیەکمانی ئەم زمانە ئێستا بە زمانێکی لە ناوچوودا ئەنرێ کە زمان لە ناوچوو تەواو ئیتر کۆتایی پێ زمانی مرد بە تایبەتی ئێستا زمان هەن ئێستا لەو بابەتن لە پیرۆ یەکێک لەو زمانانە ناوەکەیم بیرچووە یەک کەس ماوە تاوان دوو کەس بوون خوشک و برایەک بوون ینی هینەکە حەدەسەکە ناخۆشە براکە خوشکەکەی کوژە ئێستا بەس ئەو ماوە لەگەڵ دانیشتوێسا ئەیانەوێ زمانەکە بنووسنەوە ینی ئەو زمانە بەس ئەو ئاخێوەری هەیە لەگەڵ ئەگەر ئەو بمرێ ئۆتۆماتیکی زمانەکەش دەگەڵ کاتە زمان ئەگەر دۆکیۆمنتی نەبێن نەکرێ بە نووسراو یاخود ئێستا بە تایبەتی ڤیدۆ هین نەکرێ بە تایبەتی ئەلفابێتی نەبێ ئەوانە بە زمانی ئەو زمانە لە ناوەچێت بەڵام مردنی زمان شتێکی ترە مردنی زمان لە ڕاستیە مردنی زمان ئەکرێ زۆرتر قسەی لەسەرکەین زمانی مردوو ئەو زمانەیە کە مناڵ زمانی بەو زمانە ناپژێ مناڵێکە بەس بەو زمانە مناڵی نەپژا ئەو زمانە بە مردوو حسابەکرێت بۆ نمونە زمانی عەرەبی قورئان بە زمانێکی مردوودا ئەنرێ لەبەرێکی هیچ مناڵێکی عەرەب بەو زمانە زمانی ناپژێ زمانی مردوو ئەکرێ فێریبی زمانی لاتینی ئەمڕۆ ئەگەرچی یەک دنیا دۆکیومنتمانێ زمانی عەربی یەک دنیا دۆکیومنتمانەیە بۆمانە قورئانمان هەیە بۆ زمانی قورئان بەڵام خودی زمانەکە هیچ مناڵێ زمانی پێ ناپژێ جا زمانی مردوو ئەکرێ فێری بین و تێبینی ئەشکرێ زیندوو کرێتەوە وەکو زمانی عیبری کە لەسەری دوان مردنی زمان ئەکرێ لە بابەتی زمانی ستانداردی قسەی زیاتری لەسەکرێ ئەو زمانێک کە ئیتر چیتر قسەی پێ ناکرێت ببوورە مناڵ پێی زمانی بەڵام دواتر ئەکرێ لە ڕاستیا قسەی پێکرێت بۆ نمونە من و عەرەبێک ئەتوانین بۆ زمانی عەربی قورئان بە ئەوەی کە پێوترێ فوسحاکە بتوانین گفتوگۆ بکەین بەس هەردووکمان فێری بووین واتە وەکو زمانی دووەم وەرمان گرتووە نەک زمانی یەکەم زمانی زگماگ نییە ئەو زمانە کەس نیە بەڵێ جا ئەم دوو ئەمە زۆر ڕوونکردنێکی زۆر چاک بوو ئێستا ئەو هەڕەشەیە کە هەیە بۆ لە ناوچوونی زمانی کوردی ئەوە ئەگەرێکی ئەوە هینە واری نیە لەبەر زمانە لەبەرەوەی هەیە بەس بۆ مردنی زمانەکە یعنی ئەبێ ئەوە بە ئەگەرێک وەرگری ئەگەر خۆمان بۆ ئەگەریش ئاوا ئامادە بکەین ئەبێ چی بکەین ئارشیفکردنی زیاد چ ڕێگەیەکەیە یەکەم شت ئەبێ ئەلبەت گفتوگویەکی گفتوگوی
زمان و زار بەڕاستی گفتوگوێژی زۆر ئاڵۆز و ناخۆشە کە بەڕاستی چۆمسکی و دەیڤید کریستاڵۆ ئەمانە لەسەری ڕێناکەون من بەڵامیش حەز ناکەم لەبەر بەرنامەکە نامێ بچینە ئەو بابەتە تیۆریۆ چکە ئیشی ئێرە نییە بەڵام لەسەر ئەو هینە ئەو ئەگەرە ینی ئێمە ئەگەر هینکەین ئەگەر زمان ئەو کوتم زمانێکی و عەربی تەنانە فەڕەنسیەکان و ئەڵمانەکانیش ترسی ینی ئەوانش زمانی خوان بە زمانی هەڕەشە لێکراو دانن ینی ئەگەر ئێمەش بە ئەو زمانی خۆم بە زمانێکی هەڕەشە لێکراو دابنین ینی هەڕەشەکە لەوەیە کە ئەم زمانم بمرێنە ینی لە زیندوێتی بخاو ئەوان چ شتێکەیە لە ئێستا و ئامادەکاری بۆکەین بۆی کە نەهێڵینەم زمانە بەر ئەو هەڕەشەیە نەکەوێت لە ڕاستیە کوشتنی زمانی ژەیە خودی ئەم بابەتی گلۆبالیزم و بە جیهانگیری وشتە هەوڵێکە من هەوڵێکی ئەزانم بۆ کوشتنی کۆمەڵێ زمان من پێم وانە ئەمە مردن بێت چونکە کوشتن تاوانە مردن تاوان نیە ڕاستیە کە زمانێک کە نەتەوەیەکی تر دێ زمانەکەی ئەسە پێێنێ بەسەر نەتەوەیەکی تررا ئەمە لە ڕاستیە کوشتنی زمانە بەڵێ ڕاستە لە کۆتای زمانەکە ئەمرێنێ بەڵام بە تاوان ئەیمرێنێ پێویست ئەکا لەسەر کوشتنی زمانیش ینی بە ئاگابین ئەوەی کەوا ئەکا زمان بمێنێتەوە یەکەم شت ئەوەیە کە ئێمە مناڵمان بەو زمانە زمانی پێبژێ ئەمە بە زیندوی ئەیهێڵێتەوە و لە پشتی بوەستین لە پشتی وشەی بوەستین لە پشتی فەرەنگی بوەستین لە پشتی ڕێنووسی بوەستین لە پشتی بەکاری بێنین بیبینە هەموو جەیەکەوە ئەوشتە زۆ گرنگە کە بیبینە هەموو جەیەکەوە بۆ نمونە ئێمە نازم 30 ساڵە حکمی کوردیمان هەیە تا حکوومەت یاریمی کوردستانمان هەیە تا ئەم چرکەی وابزانام زمانی یاسا زمانی عەرەبیە زۆر وابزانام وایە ئەمە پێم وایە ئەمە کەم تەرخەمی ئێمە ئێستا ئێمە لە ڕووی یاساییەوە زمانی کوردی لە ڕووی یاساییەوە زمانی لەوێ لاوازە بۆ لە بەروی کە ئیشی پێ نەکراوە ئەبێ زمانی کوردی بێ بە زمانی کار بێ بە زمانی ڕستمی کار بێ بە زمانی ئیمێڵ ناردن ئیمێڵ ئێمە من خۆم لە کۆمپانیا کارم ئەکرد کوڕانی یەک گەڕەکەی مام کۆمپانیاماندا نابوو هەمومان کوڕی یەک گەڕک بووین لە سلێمانی بە ئینگلیزی ئیمێڵمان نرد بۆ یەکتری دیاردێکی زۆر سەیرە هەمومان کوردین هەمومان کوڕی یەک گەڕێکیشین بە ئینگلیزی ئەینێرین ئەبێ زمانی کوردی بێ بە زمانی کار بێ بە زمانی توێژینەوە بێ بە زمان کابرایە لە بۆ نمونە لە بەریتانیا بەدڵی نییە بەڕاستی چی لێ بکەین بابڵی چێ بەسەرەوە بەڵێ ئەگەرم بۆ بەلای هەردووکتان دکتۆر جان بەس حەزەکەم بۆ بینەرەکان تۆزە بیان خەمەناو وەزعەکەەوە کە چۆن زمان لە ناوە چێ ئەمرێ و هەڕەشە لەسەر زمانەکان هەیە ئەمە کۆمەڵ ئاماری زۆر وردم خوێندۆتەوە ئامارەکان بەشێکی زۆران هی یونسکۆن و باوەڕ پێکراون بەپی ئامارەکانی یونسکۆ ئێستا ئێمە لەسەر زەوێ نزیکی 7,000 زمانمان هەیە لە 150 سەرزەوی بە 50 زمان لەو 7,000 زمانە ئیشەکەن واتە نیوەی سەرزەوی کە نزیکی 4 ملیارەکە بە تەنیا 50 زمان لەو 7,000 زمانە قساکەن 6,500 زمانەکەی تریش بۆ لە 150کەی ترماوەتەوە 1,500 دانە لەم زمانانە واتە لەم 7,000 زمانە لە کۆتایی ئەم سەدەیە واتە ساڵی 2100 کۆتاییان پێدێ و بن بە زمانی مردوو یا زمانی لە ناوچوو بەو پێناسی کە کاکە نەوا کردی چکان دێکیان تەنیا ئاخێوەریان هەیە هیچ دی کۆمنتێک لە دوای خۆمان بەجێناو یەکێک لەو زمانانە زمانی دۆماریە زمانی دۆمەکانەوەی کە لێرە لە کوردستانە بوون ئێستا لە لوبنان کۆبوونەتەوە بەداخەوە لەم ناوە نەماونەوە هەتاس کۆتایی کە سەدەی 21 کۆتایی دێت 3,000 زمان لە ناوچوون لە کاتێکا لە سەدەی 20 تەنیا 300 زمان لە ناوچوون بە لە ناوچوو مردووەوە ئەنجا ئەوەی کە هەیە یعنی کۆمەڵێک ئاماری دیکە هەن حەز ناکەم زۆر مشکی ئەوەی پێوە مەشغوڵکەم بەڵام بەگشتی هەردوو هەفتە جارێک زمانێک ئەپوچێتەوە هەردوو هەفتە جارێک زمانێک ئەپوچێتەوە بە مردن یا بە لە ناوچوون واتە ساڵانە 25 زمان ئەپوچێنەوە ئەگەر دۆخەکەەوە بڕوە لە سانەوەی زمانە هەڕەشە لەسەرەکان لە ناوەچن ئەنجا ئەمە کۆمەڵێک ئامار بوو لە ڕاستای یونسکۆ کۆمەڵێک ڕێکخراوی هی دیکە بوون کە ئیشم لەسەر کردبوون دکتۆر دێمەوە لای جەنابەت ینی مەسلەی هەڕەشە لەسەر زمان و مناڵ و پەروەردەکردنی مناڵ لە خێزان لە مؤسسەی پەروەردە و فێرکردن لە میدیا و ئێستا تۆڕە کۆمەڵاتەکان شاتۆتە پاڵ ئەنی چکە ئێستا لە پاڵ مامۆستا و دایک و باوک و ئەوەیە و موزیعی تەلەڤیزۆنە ئێستا یوتیوبەر و ئینفلوەنسەر و نازم مەجموعە ناون ئەبێ تەرجەمەکەین بلۆگەر و ئەبێ ئەمانە شتێک یعنی مناڵ تا چەند ئەکرێت پایەک بێ لە پایەکانی دوورخستنەوەی زمان لە هەڕەشە و پایەک بێ فیشەکێک بێ لە فیشەکەەکانی کوشتنی زمان ئەمە حەزەکەم بە دقیقی ئەو قسە لەسەر ساسین ئێمە
هەر لە چوارچەوەی ئەوەی کە پێوترێت سیاست و پلاندانانی زمان سێکتەرێکی تایبەتمان جیا کردوتە پێوترێت فەمیلی لانگوێج پۆلیسی سیاسەتی زمانی خێزان دایک و باوکە بەڕێزەکان زۆر گرنگە ڕۆڵی سەرەکی خۆیان ببینن لەمڕۆ چۆن ئەوان ئەتوانن وا بکەن کە زمان مناڵەکان بە زمانی دایکی زمانی ببژێت بە زمانی دایکی زمانی گۆ بکە بە زمانی دایکی دەست بکە بە هاتنەوە کۆمەڵگەوە بەس زۆر گرنگە با لێرە یەک پرسیار لێ بکەم ئەوە جوملەکە تاو کرد وایە بەس ئەم مناڵە لە لەدایک بوونیەوە فلیپینیەک شیری ئاەتێ بەنگلادیشیەک شیری ئاەتێ هندیەک پاچیەکاتەوە یعنی ئەو تەجربەیە لە خەلیجی عەرەبی زۆر هەیە نازام ئاگاداریانە یعنی یەکێک لە هەڕەشەکانی سەر زمانی عەرەبی وەکو باز دەکرێت لەو ناوچەیە ئەوەیە کە مناڵ چاوی ئەکاتەوە ئەوەندەی هینەکەی دایانە هندی بەنگلادیشی پاکستانەکە بینێونە دایک و باوکی نبینێ ئێمە لێ هەمان شتمان هەیە لێرە بیستم قسەکەم تەواوکەم بەڵێ فەرمووی بمبورە ئێمە کاتێک باسی سیاسەتی زمانی خێزانەکەین ئەوەیە کە دایک و باوکی بەڕێز کاتێک کە بڕیار ئەدەن هاوسەرگیریە پێکەوە بنیاد بنێن وەکو چۆن بڕیار ئەدەن ئاپارتمانێک ئامادەکەن شوقەیەک دانێن بۆ ژیانی خۆیان وەکو چۆن بڕیاردن سیارێکیان هەبێ وەکو چۆن بڕیاردن داهاتەکان بە شێوازێک ڕێکخەن کە مەسلحەتی ڕۆژانی خۆیان تایە کە بەرژەوەندی ڕۆژانی خۆیان تایە زۆر گرنگە دانیشن پێکەوە لەسەر دوو لاپەڕە بۆ سیاستی زمانی منداڵەکانیان ئەمە وا ئەکات کە بەڕاستی بە هوشیاری و مامە لەگەڵم دۆخیا بکەن ئێمە هەموو جارێک گوتومە من دایک و باوکی بەڕێز دەگەڵێ باشترین شیر بۆ مناڵەکەی پێیاکات لە کاتێک دایبی باشترین شتەکانی تریشی لە کاتێکا کە بە دڵنیاییەوە زمانی دایک وەکو شیری دایک بۆ منداڵ پێویستن ئەمە ینی با بڵێن ستیتمنتێکی تاو زانستیە و پشت بە زۆرترین دژینەوە بەسێ لە ڕووی دەرونیەوە لە ڕووی دەرونی لە ڕووی کەسێکیەوە ئامادەی کۆمەڵایەتیەوە بەردەوامبوون لەسەر ژیانی ناو خێزان ناو کۆڵان پێم وابێت چۆمسکی توێژینەوەی بە تایبەتی لەسەر ئەمە زۆرمان هەیە لەسەر ئەمانە کاری زۆر باشیان کردو کاگاسین کاتێک کە منداڵێک ئەخرێتە بەردەم کۆمەڵێک تەحەدیاتی زۆر جیاوازە کۆمەڵێک ئاڵنگاری زۆر جیاوازەوە و ڕوبەڕووی کۆمەلگا بێتەوە بە شێوازێکی زۆر ناتەندروست منداڵەکە ئاڕاستی کۆمەلگا ئەکرێت ئێمە خەتای منداڵەکە ناگرین خەتای ناهوشیایی دایک و باوکە بەڕێزەکە باشە بەس ئێمە منداڵمان هەیە 4 ساڵە باشە کاتێک کەناڵێکی ئاسمانی ڕوام چاوپێکەوتنێکی لەگەڵەکە لەناو باخچەکەیە پرسیایی لێکا کە تۆ خەڵکیتەوەوانە ناتوانێت بە کوردی جواب باتەوە باشە من ئەمە ترسیم زۆر بەوردی بۆ وەزارەتی پەروەردە لە 15 خاڵا وەزارەتی پەروەردەم ئاگادار کردو بەڕێزان ئەوەی کە مامەڵەیەک لەگەڵ منداڵەکانمان لە هەرێمی کوردستانە مامەڵێکی ناتەندروستە من ئەم منداڵە بچووکەی خۆم کاتێک کە ناردمە قوتابخانە لە قوتابخانێک بوو ئەو کاتە وەزیری بەڕێز بڕیایی دا بوو کە کۆمەڵی قوتابخانەکانی حکوومەت بکا بە قوتابخانەی نمونەیی بە ئینگلیزی دەستی پێ کردووە دوای ساڵێک وەزیرەکە گۆڕا سیستەمەکە گۆڕاکرایەوە بە کوردی باش بەس تۆ ئێستا چوونە پەروەردەوە بەرپرسیارەتی خانەوادەم بە تەحدیدی ئاوە بە کورتی پێ بڵێ بەرپرسیارەتی خانەوادەی بەڕێز باوکی بەڕێز ئەمەیە کە تێبگەن کە بەرپرسیارەتیان چییە یەکەم شەمەیە کە تێبگەن وشارێکە زۆر گرنگە دووەم ئەوەیە کە وەکو چۆن خەمی خواردنی باشی منداڵەکانیان خەمی فێربوونێکی باشی منداڵەکانی چی بکەن لەگەڵ مناڵەکانە سێم ئەمەیە کە منداڵەکانیان تا قۆناغی بازنە یەکەمی خوێندن کە سەرەتاییە تەواوەکەن بە هیچ شێوەیەک نینە لە قوتابخانەی نەدەوڵەتی پێویست ناکات فێری زمانی بیانی بکرێت ئەم منداڵە پێش هەر شتێک پێویستی بە زمانی دایک وەکو شیر زمانی خۆی بخواتەوە شیر زمانەکەی دەبێت بخواتەوە پێوترێ زمانی دایک بێت بۆیە پێوترێ زمانی دایک زۆر گرنگە کە منداڵەکانمان تا قۆناغی سەرەتایی تەواوەکەن بە هیچ شێوەیەک نەهێڵین مامەڵیان بەر زمانێکی تر بەس ئەمە بەڕاستی ئەمە بەتەنیا بەرپرسیارەتی خێزان بەس ئەم دایک و باوکە و ئێستا من تۆ ینی هین سنگڵە ناوەجارێ ناڵەوە بەس تکایە گەر کردین کردی جۆ لەمە باش بگرە بۆی من ئەمێ مناڵەکەم سەیری ئەفلام کارتۆنی ئەنیمێشنی کوردی ئەفلام کارتۆنی کوردی گۆرانی کوردی بکات بەس ئەیهێنم و ئەی بەم سەیرەکەم یینەکان بژاردەکان لە بەردەممە ئەوەندەکە من کە مناڵەکەم ناچار ئەچێتەوە سەر جینگل بێڵز و سەر گۆرانی ئینگلیزی ئەوە کەواتە لێرە ئەبێ خەڵکی تر بێنین ئەمە بەرپرسیارەتی ئێمە لە دەستگایەکمان دروستکردنەوەی دەستگای زمانەوانی دەستگای زمانەوانی گۆڤارێکی زمانەوانیمان هەیە کە مهتەمە بە قسەکردن لەسەر سیاسەتی زمان لە هەرێمی کوردستانە ئێستا خەریکی داڕشتنی مسودەیەکی درافتێکین بۆەوەی کە بتوانین لە ئایندێکی زۆر نزیکە لە چەند مانگی ئایندەیە حکوومەتی هەرێمی کوردستان تێبگەین بەڕێزان ئێمە پێویستمان بە خەم خواردن هەیە بۆ زمانی کوردی
زمانی کوردی 4 پایە عرضم کردی 4 پایەکە لەسەری وەستاوە چەندانێکیان لەنگن حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ دەرفەت بداتە گەنجەکانی ئێمە کە بتوان زۆرترین ئەنیمەیشن بە زمانی کوردی ئامادە بکەن زۆرترین ئەفلام کارتۆن بخەنە خزمەتی منداڵەکانمان گەنجینێکی فراوانی زمانوانی دروست بکرێت کاتێک گەڕین بۆ ناونانی منداڵەکانمان پێویست نەکە ناوی بیانی بێن ناوونەکەەوە کاگیاسین ئێستا دوێنێ دکتۆر بەهروس چەمەناراکە سەرۆکی ئینستیتوتی لێکۆڵینەوەی کوردیە لە ئەڵمانیا سەردانێکی بازاری سلێمانی هەولێری کردووە زۆرترین وێنەی گرتووە کە زۆرترین تابلۆی بازارەکانمان بە زمانی ئینگلیزین ئەمە بەرپرسیاتی گەورەی هەمومانە خاتە ڕوو کەواتە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتە معنیەکان دایکوڵاوکە بەڕێزەکان ئێمە ئەکادیمیەکان من پێم وایە زۆر گرنگە یەک شت تێبگەیت کاگیاسین مامۆستا بەڕێز ئێمە پێشتر شتێکمان هەبوو بە ناوی خەم خواردن لە زمانی کوردی ئێستا خەمەکە پێویستە بە ئەکادیمی بکرێت گرنگی هاتنە ناوەوەی کای ئەکادیمیە مامۆستانی بەڕێزی زانکۆکان خوێندکارانی بەڕێز هەموو ئەمانەوە ئەکات کە بەڕاستی بە پرسیارەتی گەورەمان سەرشانەکە ینی بەتەنیا نابێت بەرپرسیارەتەکە بخینە سەر خانەوە نەخێر ئەبێ بۆ نمونە دەستگایکی بۆ نمونە ینی بەڕێبەرەتی ڕۆشنبیری وەزارەتی لێرە لە وەزارەتی ڕۆشنبیری ینی منتیقیتیانە لە شاری کۆک سلێمانە پایتەختی ڕۆشنبیریە بە درێژای 3 ساڵی ڕابردوو یەک شانۆی مناڵان نەبووە بە زمانی کوردی بە دەگمەن ینی ئەو تەلەڤیزۆنانە خێریان بنووسێ هەندێکیان ینی بە تایبەت هەندێکیان بەڕاستی پێویستە ستایش بکرێن لەوەیە کە ئەفلام کارتۆنی باش بە کوردی دۆبلاجی دراماکانەکەن بە کوردیەکی زۆر باش ینی ئێستا پێم وابێ لە وڵاتی کۆکو ئێران لە هەموو تەلەڤیزۆنەکانی ئێرانەوە ینی ژێرنووسیش پێم وابێ قەدەغەیە ینی بەش هەموو بەشێکی زۆرانە بێ هینیان بخرێتە سەر بێ دەنگیان بخرێتە سەرەوە بە زمانی فارسی بن ینی ئێمە پێویستە بۆ ئەمە سیاستمان هەبێ ئەو پێم وابێ لەو ینەی لەو سیاسەتی زمانی ئێوە ئەبێشتی لەوە بە دنیای ئێمە جێگەمان کردو بۆ هەموو ئەو شتانەی کە لە خەمێکی تاکەوە دەستپێکات تا خەمی کۆمەلگا تا بەرپرسیاتی تاک بەرپرسیاتی خێزان بەرپرسیاتی مؤسسەسان بەرپرسیاتی کەسایەتیەکان بەرپرسیاتی ئەکادمی و دەستگاکان ئەمەوە ئەکات کە بەڕاستی بە نرخێکی فراوانەوە لە دۆخەکە بڕوانین عرضم کردی ئێمە یەکێک لە پایەسەرەکیەکانی وەستانی زمانی کوردی کە پێی وترێ پرستیج کە پێی وترێ شکۆمەندی زمان لەنگە ئەم شکۆمەندیە نەگەڕینەوە زمانەکە لە بەرەو باشی ناڕوات و بەڕاستی گەرانتیەوە ناکەین کە داهاتوە توانین بەچڕاستی دەستخۆش دکتۆرجان یەکێک لە سوپەرەکان یەکێک لە قەڵغانەکانی پاراستنی زمان بریتە لە ئەدەب و هونەر ینی ئەدەب و هونەر لە ئاماژەمان پێیانی هەر میلەتێک ینی بایەغ بە ئەدەب و هونەری خۆی نەیە لەگەڵ یا وردە زمانەکەی خۆی ئەپوشێنێتەوە لەم ڕۆوە ئەدەب و هونەر بۆ پێی کە هونەرمەندیشی و هونەرمەندێکی زۆر باشیشی لە ڕاستیاوی کە من لەوانەی کە هەم گوێت لێگرم و هەم موزیکەکانت بە سوپاس گوزارانە زوو موزیکەکانە بۆ نێری گویا لێگرمەوەانە ینی تا چەند ئەدەب و هونەر لەم ڕۆ ئەتوانن ڕۆڵی کاریگەریان هەبێ لە دوورخستەوەی هەڕەشەکان لەسەر زمان بەڕای من ڕۆڵێکی زۆر گرنگە بێ من بە هەموو ئەو بوارانە پێڵم چاند واتە ئەوەی کە خەڵکی پێڵێ کولتور چاند کاریگەریکی زۆر گرنگی ئەبێت چون جاری وا هەیە تۆ ینی مرۆڤ خۆی حەز ئەکا کە خۆی بە چاندێک وەگرێ بە من خۆم ئەو شتە لە ژیانی خۆمە هەم بووە بۆ نمونە من زۆر هەوڵم ماوە کاتی خۆی کە سەرەتا دەسم کردووە موزیک زۆرم حەز لە ئۆپێرا بوو ئۆپێرا ئیتر کەم و زۆر ئیتالیا پایتەختەکەیەتی پایتەختی ئۆپێرایە من زۆرم حەز لە ئۆپێرا بوو ئیتر لە خۆمە واسی بوو بە ئۆپێرا ینی ئەمە بۆ پێم وابێ بە خەڵکی تریش هەر ڕاستە ئۆپێرا جۆرێکە لە هونەر چاندێ ینی لە جۆرێکە لە چاند کە خەڵک ئێسام بەبوونی بەڕاستی بەبوونی ئۆپێراوە شتێ زمانی ئیتالی ئەزانم ینی وا ئەکا کە من خۆشەویستیم بۆ ئەو زمانە بێ خۆشەویستیم بۆ ئەو نێتەوەی هەبێ تەنها کاریگەری لەسەر زمانێت کاریگەری لەسەر خۆشەویستیژێ من لەگەڵ ئیتالێکا هەستەکەم لەگەڵ نەتەوەی خۆما دانیشتم کەم و زۆر لەبەروی ئەمەم گوێ لە گۆرانی ئۆپێرای ئیتالی گرتو جا ئەمە ئەگەر برەو بە چاند بدرێ چاندی کوردی بدرێ خەڵک وردە خۆی ئۆتۆماتیکی پێی وابەست ئەکات و ئەبێ ئیکا بە ناسنامەی خۆی ئەبێ کاریزما و هونەرمەندی گەورەی وەکو مامۆستا حەسەن زیرە وەکو مامۆستا حەسەن محەممەدی ماملێ وەکو تایر تۆفیق و هەموو ئەو گەورانێتی مامۆستا مەسەری خاڵقیوان پێویستە هونەرمەندی یاوە ئێستا بۆ نمونە هونەرمەندێکی گەورەی وەکو مامۆستا حەسەن زیرە هەر لەناو ئەو گۆرانە کەوتوتی لەوانەیە یەک خەرمانی گەورە هەر لە وشەی کوردی پاراستووە ڕاستە ینی من لە هەندێک شوێنە ئەڵەی دەرسی ڕێزمانە پێڵێ لە گۆرانێکی ئاڵێ بۆ منە خۆش ناوێ دوای ئەڵێ بۆچ منە خۆش ناوێ دوای ئەڵێ بۆچی منت خۆش ناوێ ینی ئەکرێ ئەم پرسیارە بە سێ شێوکەی بە بۆ چوو بە بۆچیش ینی سەیرە لە ڕاستیانی باوەڕکانی لە هەندێک شوێنە ئاستەکەم دەرسی زمانمان پێڵێ ینی ینی جگەلەوەی کە لە تەسویری شعری و لەو حتا تێکستەکەی شاعیری ترای فۆلکلۆرە سێرەکەی بە نۆعێک ئەداتێک ئەڵەی ینی ئەم زمانە چەند فلێکس نەرمە چەند فلێکسە بڵە چەند ینی ئەوەیە چەند ئەوەیە
ینی پێدوانیە بوونی ئەم یان بەتایبەت ێسا کە لەو ئاست ئەو فەنانە گەورانەمان ئەو هونەرمەندە گەورانەمان زۆر کەمی کردووە پێدوانی ئەمانە هەمووی کاریگەریە بێت لەسەرەوەی کە زمانەکەمان زیاتر بکرێتە بەرهەڕەشە چونکە ئەمە واکە گوێگرەکانمان بچن گوێ لە خەڵکی تر بگرن و بەنەوەی لەنەوەکان زمان ئاستی زمانەکان لاواز ببێەوە پرستیژی زمانەکەش لەگەڵ ئەوەیە لاواز ببێەوە کایاسینێکە لەو شتە زۆر گرنگانی کە کاتی خۆی من وەکو نوکتە سیرمە کرد بەڵام ێسانان تێگەم کە بەڕاستی باوان و دایانمان بەڕاستی خەڵکانێکی زۆر زۆر تێگەیشتوتر بوون لە هەندێک ڕۆ تێگەیشتوتر بوون لێمەیەکە لەوانە کە ناونانی مناڵ بە کوردی بۆ نمونە دابان سەفین گوڵاڵە هەڵاڵە ناوی هەرچی گوڵە لە ئێمە وەکو تاکە کەس زمانی کوردیمان وشەیەکی کوردیمان پاراستووە من نەوە بۆ نمونە لەم ڕۆژانی ڕابردووە ئەوە کاکە وشەی ئێمە لە کوردیا وشەیەکمان نییە بۆ موزیکە من کاکەی ناوی من نەوەیەوەتە موزیک واتە ئێمە ئەو زمان لە ئێمەیە پارێزراوە بە ئێسانان ئەو شتە تۆزێکەمتر بۆ جا لە گۆرانی ئەوە لەم ماوەی ڕابردووە دەقێکم وەرەجێڕا بۆ دەستگایەک باسی ئەو بیجامی ئەو جوانیانە کرد کە لە هۆڵۆکۆستا لە بەریانە کرد نووسی بووم بیجامە ڕێڕێکان لایەن بردبوو کردوان بە خەتخەتم بۆ کردوان بە خەتخەت وتیان کاکە وڵی ڕێڕێ کەس نایزانێ وتم ئەی حەسەن زیرەک ناڵێ کوڵەنجە ڕێڕێ وازانی ڕێڕەکە واتە لێیا بۆی بەخسەکەی تۆ گری بمەوە حەسەن زیرێک وشەی ئەو وشەی بۆ ئێمە پاراستووە ڕێڕێ ینی پێم وابێ بە حەزاران وشەی وامان بۆ پارێزراوە بەڵێ بێگومان زۆر زۆر گرنگە ئەوە گرنگی چاندە لە پاراستنی ئەو زمانە و گەیاندنی بنەوەی نوێ کاتە بێ لەسەر کۆمەڵی ئاست ئیش بکەین ینی ئەکادیمیا هونەر بۆ مناڵ ئیش بکەین ینی هونەری ئێستا من بە سەراحەت پێدەڕوانی کۆمەڵی گەنج لە چواردەورن بە مناڵەکانی خۆشمەوە تکای گوێ لە گۆرانی کوردی بگرە باش هەڵێ ئینم بەرێ اختیار ئەیبن بەرێ بژاردن بەرێ شتم بەرێ یعنی بەڕاستی لە تازەکانە هەندێکیان زمانە کوردیەکان ئەوەندە خراپە یعنی بەڕاستی حەزەکەم گوێ لێ نەگرێ لە ئەساسا گوێ لێ نەگرەوە کاتە ئێمە پێویستە پارالێڵ ینی هاوتەری بە کۆمەڵێک پرۆسس ئەم زمانە پارێزین کە هەمووی ئەبێ لە بە سیاسەتی تایە هونەری تایە ئەدەبی تایە ئاینی تایە فکری ئاینی تایە لە ڕاستە چکان دێک لە یین یعنی سا شەپۆلێک دروست بۆ پێی وایە ناونانی مناڵ بە عەرەبی یاخود بە زمانەکانی دیکە حتا ینی جۆرێک لە چاکە و جۆرێک لە فەزڵ و ئەوەی تایە لە کاتێکە هەرخودی ئاینەکە خۆی ئەڵێ ئەو زمان جیاوازی و ئەو فرەڕەنگی کە لەینا عارف و خۆی خوددا خۆی ئەمی کردووە ئەمانە بۆ پێم وایە بێت لەسەر زۆر ئاستیش بکەین وانە هاوڕام بەڵێشمان زۆرە بەڵێ ئەوەی کە لەسەر ئاستی بێگومان دەسەڵات پێویستەکە بە سیاستێکی هەبێ بۆ ئەوە من لەگەڵ دکتۆرا زۆر زۆر هاوڕام بەڵام ئاگایی ناو خەڵکی زۆر زۆر گرنگە چون ئاگایەکە بەڕاستی تەنانەت دێمە گەر دەسەڵاتێکی زۆر گەندەڵیشمان لەو ڕۆ هەبێ نەتەوەیەکی بە ئاگاوە ئەکا کە دەسەڵاتەکە بە ئاگا بێتەوە بەس نەتەوەیەکی بێ ئاگای بەڕاستی ناتوانێت دەسەڵاتەکەشی بێ ئاگا بێتەوە ئابوو شێوە ئەبێ پێم وابێت ئێمە لەسەر ئاستی لانی کەم لەلایەن هونەرمەندان و چاند پەروەران کە من ئەڵەمەوانی کە لە بواری کللتوراکارێن نووسەرە گۆرانی بێژە فیلم سازە هەموو ئەمانە ئەگەر ئەوان گرنگی بە کوردی بن و ئەو شکۆیی پێ بدەن پێیان شەرم نەبێ کوردی بەکاربێنن وردە وا ئەکەن کە ئەگەر دەسەڵاتیش نووسە بێ بە ئاگا بێتەوە لەم ڕۆ چونکە کاریگەریان لەسەر خەڵک هەیە بەڵێ دەست خۆشکاکەنەوەجان پرسیارەکەم ینی پرسیارەکەم تێکەڵ کێش کرد لەوەی ناوای بەس حەزەکەم بە تایبەتی لە جەنابتی بکەم مەسەلەی ئاین ڕۆڵێکی گرنگی هەیە لە زمانە چونکە بۆ نمونە هاتنی عەرەب بۆ ئەم ناوە کە لەگەڵ خۆیانە ئاینی ئیسلام و کتێبی قورئانیان هێناوە بەشێکی زۆر لە نەتەوە گەورەکانی ئەو ناوە بەری نەکەوتون یەکێک لە بەڵگەکانی بەهێزی زمانی کوردیش ئەوەیە کە لەگەڵ ئەوەی موسڵمان بۆ بەر ئەم شەپۆلە لە فتوحات لە داگیرکاری لەرچێکی ناوەی کەوتووە بەڵام زمانەکەی خۆی پاراستەوە من لە فەیسبوک هاوڕێی ئەمازیغیمێ زۆر معجەبە بە کورد پێم بۆچی معجەبن بە کورد یینە ینی زۆر خۆتان پاراستوە جلوبەرگی خۆتان پاراستوە زمانی خۆتان پاراستوە ینی بۆ نمونە لەو منتیقەیە ینی لە کاتێک ئیسلامە چێتە میسر بۆ نمونە هێشتا بۆ نمونە پاشماوەی حەزارەتی فیرعونی و زمانە جیاوازەکانی ئەو منتیقەی ئەمازیغی حتا لە لوبنان هیفینیقی لە قیبتەکان لە میسر لە منتیقەی سووریا حەزارەتی ئەوەی کە پێوتری ئەنگاریتی ئەوانە ماون کەچی سێرەکەی هیچ خۆیان بۆ ناگیرێت ینی زمانی کوردی ئەتوانین بڵێن پرستیژێکی بەهێزی هەیە لەوەیە کە ئەتوانێت خۆی پارێزێ ئەو هەموو هەوڵی
تۆرانیەکان لە تورکیایان کەچی زمانی کوردی بە زیندوی ماوەتەوە هەرچەند ئەلفابێتەکەی گۆڕاوە. جا قسەکە لەسەر ئەوەیە ئاین چ باندۆرێکی هەیە لەسەر ئەم بابەتە و چۆن ئەکرێت لە ڕووی سیاسیەوە وەکو هەڕەشە بەکاربێنرێ خودی ئاینەکە خۆی بەڵام ئاینەکە بکرێت بە دەستکەلایەک بۆ لێدان لەم زمانە. کاگیاسین ئێمە ئەگەر سەری مێژووی زمانی کوردی بکەین با بڵێن مێژووی ئاخێوەرانی زمانی کوردی بینین کە کۆمەڵی گۆڕانکاری زۆر جیاوازی بەسەرا هاتووە و ئاینێکێک بوو لە هۆکارەکان بۆی کە ئەم گۆڕانکاریانە بە ئاڕاستی جیاوازە بڕۆن. ئێمە لە چەند هزار ساڵی ڕابردووە با بڵێن هەتا دوای ئیسلامیش یەکێک لە زمانەکان کە لە کوردستانە زۆر بە زیندوی ماوەتەوە هەتا ئێستاش تا ڕادێکی زۆر لە گەشەی بەردەواما بووە با بڵین ئەوەی کە پێوترێ شێوەزاریان زاری هەورامی بووە باشە گۆران بووە. گۆران ئێمە لە ڕابردووە لەبەرەوەی کە با بڵین زمانی فەرمی میرنشین ئەردەڵان بووە زۆر بە زیندوی کاریگەری بوو کاریگەریکی بەردەوامی هەبوو سەر زیندوهێشتنەوەی زمانی کوردی و تەنانەت تا ئێستاش ینی ئێمە لێکۆڵنەوەیەکمان هەیە هەڵەنە بەم دکتۆر حەیدەری ناوە لە زانکۆی کۆی ئەنجامیاوە لەسەر ئەوەی کە کوردەکان کاتێک تەنانەت کوردە موسڵمانەکان کاتێک کە ئەیانەوێ گۆرانیەکی مناجات بە باڵای پێغەمبەر صلی الله علیه وسلم و خوا و مەکە بگەن بە هەورامی گۆرانەکەڵن یعنی سەرنجی ئەم نەمەتە یاوە هاتووە لێکۆڵنەوەیەکی زۆر وردی کردووە سەر گۆرانی شێخانە. گۆرانی شێخانەمان هەیە بە شێوەزاری هەورامی کە کوردەکان کاری پێکەن کاتێک کە دێن دڵسۆزی و خۆشەویستی خۆیان بۆ دین دەرەبڕن. ئەمە وای کردووە کە تا ڕادێکی زۆر توانم بڵێم لە هۆکارەکان بۆ زیندوهێشتنەوەی زمانی کوردی بەرامبەر بەو هەوڵە فراوانانەی کە زمانی عەربی هێناوێتەوە ناو کایەکەوە لە چوارچێوەی دووینا ئەوە بۆ کە توانیوێتی تا ڕادێکی زۆر لەسەر پێی خۆی بوەستێ و خۆماڵیکردنی پرۆسەکە تا ڕادێکی زۆر باش ئەوەی کە سەرنجڕاکێشە لە منە لە بەرامبەر هیچ کامێک لەو سوکاتی پێکردانەی کە تەنانەت حتا لە زمانی ئێمە ینی بۆ منە لە سەردەمی مفتی پێنجوێنەیە بەڕەحمەت بێ مامۆستا مفتی پێنجوێنی ینی وەڵامی یەکێک لە مەلاکانی ئەو دیویاوە تۆی کوردستانی ڕۆژهڵات کە قسەی پێڵە لەسەری کوردی بەکارێنەوە و پێڵە زمانی ڕوتێکە بۆ بەردام ئەو ڕوتەها بۆ لە دنیای ئێمە کە تحقیری زمانی کوردی زۆر ڕاستە بەڵام ئەوەی کە لە دنیای نوێیە ئێمە زۆر پێویستمان پێێتی من دۆکمنتێکم لە ساڵی 2000کانە کا لەسەر مەکراوە لە ناو پەرلەمانی کوردستانە کە زمانی یاسا بکرێ بە زمانی کوردی زمانی یاسا لە هەرێمی کوردستانە و بەڕاستیش پێشتر ئاماژەم پێکرد لەگەڵ سپۆڵسکی کۆچ کردووە ئیشمان لەسەر ئەم پرۆژەیە کردێمە ئەمەیەکە لە هەرێمی کوردستانە ئێمە شتێکمان پێوترێ هەژمونی زمانەوانی هەتا ئێستاش لەسەر دوو سێکتەری جیاواز لەسەر سێکتەری ئاین لەسەر سێکتەری داد با بڵێن کاروباری داد و یاسا ئێمە هەژمونی زمانی عەرەبیمان بە دیاریکراوی هەیە و بەڕاستیش ئەمە پێویستی بە کارکردنی جدی هەیە. من پێم وایە زمانی کوردی یارایی ئەمەی تایە کە بتوانێت بێتە زمانێکی فەرمی یاسا زمانی فەرمی ئاین زمانی فەرمی داد هیچ گرفتێکمان لەو ڕۆ نییە و زمانی کوردی بەڕاستی زمانێکی زۆر دەوڵەمەندە و توانای ئەمەی تایە بە زمانی پۆتنشیاڵی ئەمەی تایە و ئەوەی کە ئێمە بەکارمان هێناوە سەبم نە وشەی یاراییمان بەکارهێنا بۆ پۆتنشیاڵیمە یارایی ئەمەی تایە کە بتوانێت ئەمە بکار بخۆن. من هینە قانونی خدمەی جامعی و لەگەڵ ڕێنماییەکانی ئەوەی کە پێوتری قوانینی زەبتیهی خوێندکاران و ئەوانە هی قوتابیانەوە لە زمانی عەربیەوە کردومە کوردەکەین پیشانی چەنا ئێستا لە زانکۆ ئەو ڕێنماییەکانی ڕێکسازی پێوتر تا من جلۆگیریشم لابرد ینی جلۆگیری تۆزێ کۆنتترۆل و ئەوەی تایە ینی کردمان بە ڕێنماییەکانی ڕێکسازی لە جەزانکۆ سلێمانی ڕێنماییەکانی ڕێکسازی خوێندکاران و ئەو زمانێکی سفت و سۆڵی کوردی هیچ گرفتێکمان تەنها ئەوەندە هەبوو بەڕاستی مامۆستاسین لە ڕابردووە ئێمە جۆر لە جۆرەکان باوەڕمان بە پراوێستخستن هەبووە و خۆمان بنەتەوەی دووەم زانیوە ئێمە زۆر گرنگ ئەم هوشارە زۆر بەرزکەنەوە لە عێراق بەپێی دەستوری عراقی کە من لە دەستورە جیاوازەکانی عێراق ئەم تێرمەم تازە هێناوەتەوە نوێ کردوێتەوە ئێمە لە دەستورە جیاوازەکانی عێراق بەڕاستی لە ڕووی قانونیە و لە ڕووی یاسایی مافمان هەیە زمانی خۆمان پارێزی کەس ناتوانێت بمان بەسەراین ئێمە خۆمان کەم تەرخەمین بەرامبەر بەمەی کە ئەرکێک بدەین بە زمانەکە و ڕۆڵی بدەین بە زمانەکەەوە شکۆمەندی بدەین بە زمانەکە زمانی کوردی هیچ کەم تەرخەمێکی نییە بەرامبەر بەوەی کە ڕۆڵی خۆی بگێڕێت و بەڕاستیش تەنها ئەوەندە هەیە بخەیت سەر ڕێکە زۆر باش توانێت جێی خۆی کاتەوە وەکو چۆن جۆگەیەکی ئاوە توانی بخەیتە ناو بیابانێکەوە ئەم بیابانت بۆ سەوزەکە زمانی کوردی پۆتەنشیاڵی ئەمە هەیە یارایی ئەمەی تایەکە دنیایەک جوانی تا بخوێنرێتەوە دنیایەک جوانی تا سەوز بکرێت دەستخۆش لە ڕاستیە بێگومان لە دەستوری عێراقیە ئەڵێ زمانی کوردی زمانی عەربی دو زمانی ڕسمی عێراقن بەس لە ڕاستیە دەوڵەتی عێراقی کە ئێستا خەریکە عەرب ئەوێ تاپۆیکا لەسەر خۆی لە ڕاستیە دژاتی ئەوە ئەکا بۆ نمونە لە فەرمانگەی کارتی نیشتیمانی وڵاتەیە
ئێستا چیتر سکاڵا بە کوردی وەرناگرن بە عەربی وەرێگرن ئەمە یەکێکە ئەمە بەڕاستی پێدوانی خەتای خۆمان بابا خەتاکە لێرە ئەخر من عەرزم کردی کاکە لە سلێمانی ئێستا زمانی کوردی پەراوەزەخرێت چۆن بتوانم گلەی لە بەغاو لە شوێنی تریش بکەم ئەم گرفتەمان هەیە من عەرزم کردی چەمەنارات دوێنێ دۆکمنتی بڵاو پێدوانیە بە تاوانی دەوڵەتی عێراق بەرامبەر بە هەرمی کوردستان ئەگەر کوردیش بێ ئاگا بێ لەو شتە ئەو وەکو هینەکە نابێ بێڵێ ئەو شتە ڕوو لەبەرەوە دەستی ئەویشی تێدا تەنها خەتای ئێمان ئەو لە تاوان بە ئی ناکەین بەس ئێستا قسە بە خۆمانەکەینەوە ینی ئێمە خۆمان درۆڵمان هەیە لەوەیە ینی ئێستا بۆ نمونە بچۆ بۆ شوێنێک تەقدیم کە بۆ ئیشێک ینی داوای ئیشێک بکە زمانی کوردی مەزانە بەس عەربی ئینگلیزی بزانە ئیشەکەت ئەڕوا هیچ کێشەت نییە ئەو بۆ ینی لە کاتێک ئەنی لە مەکتەب هەیە مەکتەب لەناو ئەم شاری سلێمانە لە هەموو کوردستانی شایە زمانی کوردی کەوتنی تەلەبە لە زمانی کوردیا لە خوار پنج بێنە کەوتووە بەزە دەرسەکان ترا حەفەیاسین تا ساڵ 2022 600 قوتابخانە لە هەرێمی کوردستانە هەبوون کە یەک کەلیمە کوردیانتان نەخوێنراوە 480 قوتابخانە بە زمانی ئینگلیزی 120 قوتابخانە بە زمانی عەربی یەک وشە کوردیانتان نەخوێنراوە ئێمە خەتای کیە خەتای بەرپرسیارەتی کێڵێگرێت بۆیە بەڕاستی ئیشکردن لەسەر ئەمە ئێمە پرۆژێکم داوەتە وەزارەتی پەروەردە من بە سوپاسەوە کار لەسەر کاری لەسەر کرا تا ڕادێکی زۆر باش پێشنیاری ئەومان کرد کە ئەم قوتابخانە بەڕێزانە زۆر سوپاسیانەکەن هاتوون دەرفەتیان ڕخساندووە منداڵەکانمان فێری زمانی بیانیەکەن گرفتێکم لەگەڵەمانیە و بەرپرسیارەتی دایک و باوکە منداڵەکەنێتە بۆیە بەڵام زۆر گرنگە کە ڕێنماییەک هەبێت دەرچووی ئەم 600 قوتابخانەیە بۆی نەبێ بڕاتە پۆلی حوت تا تاقیکردنەوەیکی نیشتیمانی زمانی کوردیەکان وەل تاقیکردنەوەش دەرچێجا بتوانێتەوە ئەمەش بەڕاستی بۆ وەزارەتی خوێندنی باڵاش ڕاستە ئێستا ئێمە ئایلسمان هەیە سانفامان هەیە شتەکانی ترمان هەیە تەنانەت ئەگەر مامۆستاکی بەڕێزی ئەمە بێوێت لە کەرکووک نازناوی زانستی وەرگێ لە زانکۆکانە پێویستی بەوەیە کە تاقیکردنەوەی زمانی عەربی هەبێت بەڵام لە هەرێمی کوردستانە چەندەها نازناوماندا بە مامۆستانی بەڕێزی عەرب و بیانی یەک وشە کوردی نازانێت کاک یاسین هەتاکو 2022 لە زانکۆکانی هەرێمی کوردستانە مامۆستای بەڕێزی وا هەبووە خۆی عەرب بۆ متەرجیم بۆ داناوە ناوپۆلەکەیە بەڵێ ڕاست ئەمە بەڕاستی من زۆر جیاوازمان هەیە بەڵێ چۆن پرستیژ بین بەو زمانە خۆتە زانی پرستیژان یا شکۆ بەخشین یا بە شکۆمەندی هێشتنەوەی زمانی کوردی خۆی زمانێکی شکۆمەند دەقسەیتیانیەوە بەس چۆن ئەم شکۆیی پارێزین وای لێ بکەین ینی خۆمان سوچی نەکەین چکە ئەمە بەشی کێمە کەوتە سەر خۆمانیانی چێ ڕێگەی لە گرتو لە ماوەی 33 ساڵەیە هەرچی یاسامان هەیە چی قانونمان هەیە بە زمانی کوردی دەری نەکەین چێ ڕێگەی لێ گرتوین باخچەی ساوایانێک و دایانگایکی ئەوە بەهێزمانە بێت کە مناڵەکە لی دەرچوو وەکو چوڕی شیر یعنی زمانی کوردی لە دەمی بێتە دەرەوە بۆچی ئەمانەمان نەکردوانی یا بەس چۆن بیکەینەوە کا یاسین خودی ئەم بەرنامەی بەڕێز ئەچێتە خزمەتی ئەو شکۆمەندکردنی زمانەوە ئەبێ زمان ببێ بە بابەت خەڵکە ینی هەموو ڕۆژێ قسەی لەسەر کرێ لە کەناڵەکان هونەرمەندان نووسەران خەمخۆران هەموو ئەنی زمان ببێ بە بابەت بێ بە مژار و زوو قسەی لەسەرکرێ نەک پەڕاوێز بکرێ ڕەنگە ئەو کەسانی کە کەم تەرخەمبوون لە نەزانیان نابوو بێ لە بێ ئاگاییان بوو لەبەرێکی ئێمە قسەمان لەسەر ئێمە لی ئەزانین بەس قسەی لەسەر وردە بەڵێ ئەبێ وردە بەس پێ من شتێکی دڵخۆشکەری شەیە بەس باز لە مەترسیەکانەکەی زمانی کوردی سا زمانێکە لەگەڵەوەی کە ڕەگوڕنشێکی مێژوویی گەورەی هەیە و یەکێکە لە زمانە عەریقەکان و لە خۆرەڵاتی ناوەڕاستیش لە پاڵ عەرەبی و فارسی و تورکیا یەکێکە لە زمانە گەورەکانی خۆرەڵاتی ناوەڕاست بە هەموو هەر بە ژمارەی ئاخێوەر و بە پرستیژ و بە ئەوەش ئەم زمانە ئێستا هەموو ئاخێوەرەکان ئێستەکەم جگە لە باشوور پێم وایە بەیانی لە هەموو بەشەکانی تر یەک حەماسەتی زۆر گەورە هەیە بۆ قسە پێکردن بۆ تەرجەمە پێکردن بە تایبەتی لە باکوور و بە تایبەتریش لە ڕۆژهەڵات ینی پێدوانیە ئەمە دڵخۆشکەرە بۆ زمانی کوردی بێگومان زۆر دڵخۆشکەرە و ئەو هەمی ئەچێتە خزمەتی ئەوەی کە شکۆ بەو زمانە ئەدا کە ئەبینرێ خۆی شتی چیە کە هێزی تر ڕائکێشێت تۆ تا زیاتر هێزەی بەو زمانە خەڵکانی تریژ ئۆتۆماتیکی خۆیانی پیاڵۆسن وەکو من کە چۆن خۆم بە ئۆپێرای هەواسی بوو کاتی خۆی لەبەرەوە بێگومان هاوڕام لەسەرەوە بەڵێوە لە بواری داهێنانە لە بەروی تۆ لە بوارێکای کە زۆر ڕەتی بە داهێنانەوە هەیە تا چەند بوار زمینە سازکردن یارمەتیدانی داهێنەرەکان بە تایبەتی گۆرانی بێژەکان لە مناڵانەوە ئەڵمانیسا یەک گۆرانی بێژی ینی ئێمە ینی مناڵانمانی لە ڕاستیانی و کێشەکە لەوە کێشێکی زۆر گەورەیە ینی ئێستا وردەوردە خەریکە هوەری ئەنیمەیشن و ئەوانە لێرە وردەوردە خەریکە ئەنیمەیتری باشمان بۆ دروستە بێت تا چەند پێویستە ئەم بوار بۆ داهێنان بڕەخسێندرێ بۆ ئەوەی کە ئەو زمانەش لەگەڵ یاگەشە بکە تا چەند گرنگە ئەو تا زۆر گرنگە خودی پرسیارەکە پێم وابێ خۆی وەڵامەکەی تیا زۆر گرنگە ئەوەی کە
زۆر زۆر گرنگە ئەوەیە کە ئاگاییەکە بڵاو بێتەوە بە ناو خەڵکەکە پێم وایە خەڵکەکە من پێم وایە کورد لە داهێنەر و لە بلیمەتی کەم نییە بەڕاستی نە لە مێژووە نە لە ئێستا پێش وایە لە داهاتووش کەمی نابێ بەس ئەوەیە کە ئاگاییەکی نەتەوەیی و زمانی هەبێ بەوەی کە ئەوەی کە ئەیکا بە کوردی بیکە ئەمە گرنگترین شتە کە بە کوردی بی یەکێک لە نمونە باشەکانمان کاک بەختیار عەلیە کە بە زمانە کوردیە هەرچەند جار پێیانەوە بۆ بە ئەڵمانی نووسێتی بۆ بە ئەڵمانی بنووسم بۆ ئەڵمانێک نایە بە کوردی بنووسم بە کوردی نووسم لەبەرەوە لەو ڕۆ پێم وابێ کێماسیمان نییە و شاعیر و ئەدیب و هونەرمەندی زۆر زۆر باشمان هەیە من لە کۆتایی بەرنامەکە ینی لە کۆتایی ئەمێک دەقەمەوە ئەمێ ئەو پرسیارە لە جەناب بکەم ینی هەڵسەنگانێکم بۆ بکە لەسەر هەڕەشەکان و دەرفەتەکان بەس زۆر بە کورد هەڕەشەکان تا ڕادەیەکی زۆر دیارن ینی ئەوەیە کە ئێمە ئەو شکۆمەندی کە بۆ زمان ئەو پرستەچێ بۆ زمانی کوردی زۆر پێویستە بێجارێکی تر پیا بچینەوە و بەڕاستی شکاری جددی پێویستە ئێمە ئەبێت لە ناو کۆمەلگای وا بکەین منداڵەکانمان شانازی بە زمانی کوردیەوە بکەن شانازی بۆ بکەن کە زمانی خۆیان هەیە زمانی دایکیان هەیە دەرفەتەکان ئەمەیە کە بەڕاستی لە ساڵ ئاستی هەڕەشەکان ئاستی هەڕەشەکان جددین ئاستی هەڕەشەکان جیهانین ئێمە بیرمان ئێستا زمانی ئینگلیزی لە جیهانە پێوترێت زمانی لینگوا فرانکا لینگوا فرانکا ئەمەیە کە منێکی کورد لەگەڵ عەرەبێکا کاتێک کە لێکتر تێناگەین دەزین زمانی ئینگلیزی بەکارین زمانی پەیوەندی نێوان کۆمەڵگە جیاوازەکان ئەمە تا ڕادێکی زۆر پردە زمانە بەڵێ بەدڵنیایی لینگوا فرانکا پردە زمانیە بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە وەکو دەرفەتێک سەیری بکەین بەرامبەر بە زمانی کوردی ئەوەی لە ساڵ 2022 ئێمە گەشەیەکی زۆر باشی زمانە بینین زمانی کوردی بین کاڕواتە ناو پرۆسەی گوگل و پرۆسەی تەرجەمەی ئۆنلاینەوە ئەمە تا ڕادێکی زۆر باش جێگەی خۆی گرتووەتەوە ئێستا منداڵەکانی ئێمە گەنجەکانی ئێمە مامۆسانی بەڕێزی ئێمە کاری پێکەن پشتیوانی پێ لێوەرەگرن و بەڕاستیش توێژنەوەکانی پێ بڵاوەکەنەوە یاریەکانی پێ ئەنجامەدەن ئێستا کوردێک لە گوندێکی نزیکی سلێمانی زۆر بە ئاسانی توانێت لەگەڵ هەر کەسێکا لە گوندێکی جیهانیا بە گوگل ترانسلیت یاری بکە مامەڵە بکە دوێنێ هاوڕێکی بەرزمان لە ئەڵمانیا سەفەرێکی 21 ڕۆژەی کردو بە وڵاتانی ئەوروپایە کە پێم وابێ یەکی لە ئامرازەکان کە بەکار هێنا گوگل ترانسلیت بووە توانێتی زۆرترین وڵات بگەڕێ بەبێ گرفت جێگەی خۆی بکاتەوە بەڕاستیش ئەمە جێگای وەیە کە دەرفەتی فراوانتر لە بەردەستمانایە و بەڕاستیش من زۆر پێم وایە وەکو چۆن ئێمە لە 10 ساڵی ڕابردووە هاتین توێژینەمان کرد بە کللتور ئێستا تا ڕادێکی باش لە کوردستان توێژینەوە کللتورە زۆر گرنگە خەم خواردن لە زمانی کوردی بکەین بە کللتور ئەمە وا ئەکات کە بەڕاستی وەکو چۆن لە 2 ساڵی ڕابردووە بینیمان سەرۆکاتی حکوومەت شوێنەکانی تر تا ڕادێک خەریکە لە ڕۆژی جیهانی زمانی دایکە کۆنفرانسی جیاوازمان هەیە گەشەی فراوانی هزریمان هەیە ئەمانە هەموو واکە کە ڕاستی جێگەی دڵخۆشی بن و نووسراوەکان باش کردو بە زمانی کوردی تا ڕادێکی باش ئەمە جێگەی ئەو تۆڕە کۆمەڵاتەکان ئەو باشەی هەیە ینی ئەوەمان ڕخنە لەگرتە ئێستا لە ترسا تا ڕادێکی باش جێگەی خۆی کردوەوە بەڵام پێویستمان بەکاری باشتر هەڵی زیاترێت من جگە لە سواسی شتێکی تری نەماوە ناتوانم بەتەوەی بڵێم زۆر سپاس دەکەم بێگومان لە دەرفەتی دیکە ئەگەڕینەوە بابەتی دیکە قسەی لەسەر بکەین لەگەڵ جەنابیشتا زۆر 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 سپاسانەکەم کە بۆ بەرنامە لەگەڵ مابوون بێگومان کۆی بەرنامەکە توانین لەوا کورتکەینەوە کە هەڕەشەی جدی هەن و دەرفەتیشن ئەگەر هەڕەشەکان بناسی نەتوانین خۆمانی لێلا بین و دەرفەتەکانیش بزانین ئەتوانین بیان قۆزینەوە کاتە ئەتوانین بەم شێوەیە ئیش لەسەر ئەم بابەتە بکەین ئەتوانم بە یەک ڕستە بڵێم زمانی کوردی هەڵبژێرە لە هەموو شتێک ئەو هەرچیەکەی بە زمانی کوردی بیکە دەستخۆش کاکەنەوەم کورجی ئەزیز و خۆشەویست دکتۆر مؤمین زەڵمی کە ئەم بەرنامەیە لەگەڵ مابوون بینەرانی ئازیز و خۆشەویستیش کە تام کاتە لەگەڵمان نابوون سوپاس بە ئەم شوێنە جوانەش مۆبیلیاتی پاتراکە ئەمە دوم بەرنامەی ڕێگەمانێن لێرە لەم شوێنە جوانای بەرنامەکەمان بکەین و هەروەها سوپاسی هەرە گەرمیش بۆ هاوڕێیانی پشت کامێرا کە تام کاتە لەگەڵ مابوون و ئازیەتێکی زۆران چەشتووە بۆ بەرهەمێنانی ئەم بەرنامەیە تا بەرنامێکی دیکە و تا بەکاتی عقلێکی دیکە بەخواتان ئەسپێرم بە ئومێدم هەموو لا تەندروست و دڵساغ و دڵخۆش بن دووبارە سپاس بۆ یۆش